دەنجی هەموارە قورسەت تیڤی کوردانە قورسەت دەنجی هەموارە قورسەت دەنجی هەموارە قورسەت ڕەنجی سەوزمانە قورسەت دەنجی هەموارە قورسەت ڕەنجی سەوزمانە قورسەت قورسەت قورسەت. دەستگای میدیای کورسات 22 ساڵ دروشمی کورسات ماڵی هەموانەی کردوتە پەیامی کارکردنی خۆی. هەر بۆیە لەو ڕوانگەیەشەوە یەکێکە لەو کەناڵانەی کە لە ڕووی کارکردنەوە کەناڵێکی هێمن و ئارام بووە بۆ هەموو خێزانی کورد و بێ دوودڵی هەموو تەمەن و ڕەگەزەکان تەماشای دەکەن، چونکە هەمیشە توانیویەتی کۆمەڵی کوردەواری لە ئاسێکی باشدا بهێڵێتەوە. باسکردن لە دامەزراندنی کەناڵی کورسات مێژوویەکی پڕ پرشنگداری هەبووە لە قۆناغە جیاوازەکانی تەمەنیدا و هەنگاوێکی مێژووی تۆمار دەکات لە ڕاپەڕاندنی ئەرکی میدیاییدا. ئەوە بوو ساڵی 2000 یەکەمین پەخشی خۆی دەست پێ کرد و پەیامی میدیایەکی خۆی لە شەری سلێمانیەوە گەیاندە بەرچاوی بینەران و بیسەرانی دنیا، چونکە یەکێکە لەو کەناڵانەی کە بە درێژایی تەمەنی خۆی کورسات لە پێشکەوتنی بەردەوام و بەرەو پێشچوونی زیاترا بووە. هەر بۆیە ئەم دەستگا میدیایە گەورەیە پێکهاتووە لە هەردوو کەناڵی کورسات و کورسات نیوز، جگەلەوەش بە بەردەوامی لە ڕێگەی 2 پەخشی ڕادیۆییەوە ڕۆژانە گوێی گوێگران بە خۆشترین ئاواز و گۆرانی کوردی و بیانی پڕچێش دەکات. دەستگای میدیای کورسات هەر لە سەرەتای دامەزراندنیەوە خەرمانێکی پڕ ئەرشیف و دەوڵەمەندی هەیە لە بەرنامە جۆرە و جۆرەکان و کلیپ و گۆرانی و فیلم و دراما و کۆنسێرت و دیدار و چاوپێکەوتنە جۆرە و جۆرەکانی کەڵە دیارەکانی شار و ڕۆشنبیرانی لە خۆگرتووە، جگە لە سازکردن و ئەنجامدانی بەرنامەی تایبەت و هەزاران بەرنامەی تر کە بەرنامەی پڕبینەر و کاریگەر بوون. هاوکات هاوبەشی خۆشی و ناخۆشیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە و گرنگی بە بۆنە و یادەنەتەوایەتیەکان داوە. لەگەڵ ئەوەشدا لە کەمپینەکاندا توانیوێتی پەیامی مرۆیی و خێرخوازی و هاوکاریەکانی بۆ کوردان لە هەر کوێ بن دووپات کردوتەوە. ئەم کەناڵە کە داهێنانێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە درێژایی تەمەنی خۆی مایی ڕەزامەندی هەموو بینەرەکانی بووە لە سەرتاسەری جیهاندا. لە بواری ڕاگەیاندندا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ڕۆشتووە و دەڕوات. کەناڵی کورسات ئاواتی دێرینی و ڕۆشنبیران و هونەرمەندان و خەمخۆرانی گەلی کوردستانی هێنایەتی. کەناڵی کورسات لە ماوەی زیاتر لە 22 ساڵی تەمەنیدا پردێکی بەهێزی پەیوەندی بووە لە نێوان کوردستان و دنیای دەرەوەدا و فەرهەنگێکی ئاوێزەی لە جوانی و هونەر و ئەدەب و مێژوو کەلتوری کورد و کار و چالاکی پێشکەش بە گەلی کورد لە ناوە و دەرەوەی وڵات کردووە. هەروەک توانی ببێتە ئەو گوڵە نێرگسەی کە هەردەم بەگەشی بمێنێتەوە. کورسات کەناڵێکە بۆ برەودان بەلایەنی کەلتوری و فەرهەنگی و سیاسەتێکی کوردستانیانە لەسەر بنەمای پێکەوە ژیانی پێک هاتە نەتەوەیی و ئاینی و مەزهەبیەکانی کوردستان. لە ئێستاشدا کە پێدەنێتە ساڵێکی نوێی تەمەنیەوە دووبارە خۆی نوێ دەکاتەوە و بە بەرگێکی نوێوە بەرنامەی هەمەڕەنگ و هونەری و هەمەجۆر پێشکەشی بینەرانی دنیا دەکات. هەر بۆیە ئەم دەستگا میدیای سەنگینە چەندین بەرنامەی نوێی لە هەک بەدایە و بە وەرزێکی نوێوە و لە ساڵی تازەدا دەبێتەوە میوانی ماڵەکانتان.